بەپێی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە ساڵانە بۆ نەخۆشی شەکرە بڵاوی دەکاتەوە، بەپێی ئامارەکان تا ساڵی 2019 363 ملیۆن کەس لە تەواوی جیهاندا تووشی نەخۆشی شەکرە بوون کە دەکاتە لە سەدا 9 کۆی دانیشتوانی جیهان و بەپێی پێشبینیەکان بۆ ساڵی 2030 ئەگەری ئەوە هەیە کە بگاتە 578 ملیۆن کەس کە دەکاتە لە سەدا 10.2 کۆی دانیشتوانی جیهان. اینجا ئێمە ئەمڕۆ باز لە نەخۆشی شەکرە دەکەین، بزانین بە شێوەیەکی گشتی نەخۆشی شەکرە چیەوە، هۆکار و نیشانە و چارەسەرەکانی چی دەبێت و بە تایبەت کاتێکە ئەگەر کەسێک توشبووی نەخۆشی شەکرە بێت و چارەسەر وەرنەگرێت ئایا لێکەوتەکانی چی دەبێت و بازە خۆپاراستنەکەشی دەکەین چ بۆ ئەو کەسانی کە تووشی نەخۆشیەکە نەبوون چی بکەن بۆەوەی کە بە دوور بوون لە توشبوونیان لە نەخۆشی شەکرەوە، ئەو کەسانش کە تووشی نەخۆشی شەکرە بوون چی بکەن بۆ ئەوەی کە بتوانن کۆنتترۆلی نەخۆشیەکان بکەن و بە تایبەتیش لە ئێستادا کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزداین ئایا توشبوانی نەخۆشی شەکرە تا چەند دەتوانن بە ڕۆژوو بن یاخود ڕۆژوگرتن تا چەند کاریگەری دەبێت لەسەر تەندروستی توشبوانی نەخۆشی شەکرە و بە تایبەت کە ئەو دەرمانانی کە بەکاری دەهێنن هەندێک لە دەرمانەکانیان کە سێژەمەیە، بەڵام ئێستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزە دووژەم نان خواردنیان هەیە، ئایا چۆن دەتوانن دەرمانەکانیان ڕێک بکەنەوە و خواردنەکان ئەو خواردانەی کە گرنگە و پێویستە لە مانگی ڕەمەزاندا بیخۆن بۆی کە کاریگەری لەسەر خراپبوونی تەندروستیان نەبێت، خواردنەکان چین وە لە چه خواردنێک دوورکەونەوە بۆی کە کاریگەری خراپی لەسەر تەندروستیان نەبێت. گفتوگوی ئەم بابەتە دەکەین لەگەڵ دکتۆر ساید عوسمان کابڕێزیان سپۆڕی نەخۆشیەکانی دڵ و هەناوین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیە و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. دکتۆر سڵاوت لێبێت، بەیانیت باش، سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەگەر هەر سەرەتا زۆر سپاس دکتۆر، سەرەتا بە شێوەیەکی گشتی پێمان خۆشە بە زمانێکی سادە و زانستیانە پێمان بڵێ کە نەخۆشی شەکرە چییە و ئایا چەند جۆری هەیە؟ بەڵێ نەخۆشی شەکرە چیە؟ پێشەوەی بۆ وەڵامی ئەو پرسیارە پێم خۆشە باسیەوە بکەین کە لە لەشی هەموو ئینسانێک شەکر هەیە، لە خوێنی هەموو کەس شەکر هەیە. شەکر هەیە بەردەوامی ئینسان بێ شەکر ناژی و شەکر بە خۆی کۆنتترۆل کراوە لەشی ئینسان وەکو ئامریکی ئۆتۆماتیک، ئەویش بەهۆی هۆرمۆنێکە بەهۆی مادەیەکەوە کە هەر لە لەشی ئینسان خۆی دروست دەبێت لە پانکریاس دروست دەبێت. پانکریاس ئەندامێکە لە ناوهەناوە لە پشتەوەی معیدەیە. زا ئەو هۆرمۆنی ئەنسۆلینە کۆنتترۆلی دەکات دەهێڵێ زۆر بەرز بێتەوە زۆریش دابەزێ. بەڵام ئەوانەی شەکریان هەیە خەلەلی تێدەکەوێت ئەم کۆنتترۆڵە شەکرەکان زیاد لە پێویست بەرز دەبێتەوە. بۆ نمونە ئەگەر کەسێ شەکرەی نەبێ، ئەوانەی کە شەکریان نییە کە فەحسی بۆ دەکەی قڕ ناگاتە 180، بەڵام ئەوانەی کە شەکریان هەیە دەگاتە 200 و زیاتریش. بەڵێ باشە دکتۆر، کەواتە ئێستا گەر باسێک لە نیشانەکان بکەین، ئەگەر کەسێک توشبووی نەخۆشیەکە نەبێت و سەرەتای توشبوونی بێت، نیشانە و دەرکەوتو ئاماژەکان چین کە لە کەسێکدا ئەگەر بە دەربکەوێت ئەوە نیشانەیە بۆی کە ئەم کەسە دووچاری نەخۆشی شەکرە بووە؟ دەکرێت و کەسە نیشانەی هەر نەبێ، بۆیە بەشێکی بەرچاوی ئەوانەی کە شەکریانێ پێیان نەزانیوە و ئەندزار بەدرەنگەوە پێی دەزانن، هەتاوە دەگاتەوەی شەکرەکە تووشی کێشەیەکیان کە بۆ نمونە لەوانەیە بچێتە لای دکتۆری چاوچاوی کەس بێ یا بێتە خەستەخانە تووشی نەخۆشی دڵ بێ، تەمەشا دەکەی کە پشکنی بۆ دەکەیت شەکرێ هەیە. لەبەرەوە دەکرێت نیشانەی نەبێ، بەڵام زۆر کەس نیشانەی هەیە. نیشانەکان ئەو خواردنەوەی زۆر، میزکردنی زۆر، بێهێزی، هەندێک جار ینی چاوی لە ڕەشەوە دێ، جار هەیە مەسەلەن گرفتی پێستی بۆ دروست دەبێت، تووشی هەوکردن دەبێت، برینێکی هەیە بە ئاسانی چاک نابێتەوە. ئەوانە هەندێک لە هەیە بێهێز دەبێت یا هەیە وەزنی دادەبەزێ، دابەزینێکی کە بەبێ ئەوەی بۆ خۆی بێت. بەڵێ ئەوانە نیشانە سەرێکی. کەواتە دکتۆر، دابەزینی کێش لە ماوەیەکی کەمدا کێ بڵێ چەند کیلۆیەک لە کێشی دابەزێەوە بێتە نیشانە بۆەوەی کە کەسێک تووشی نەخۆشی شەکرە بوو بێت؟ گومان لەلا دروست دەبێت گەرێکێ تەمان کە کێشی دابەزێ ببێ سوەیەکی دیاری کرا و بەڵێ گومان لەلا دروست دەبێت پشکنی شەکری بۆ دەکرێت. شێوازی دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە چۆنە دکتۆر؟ بە چه شێوازێک یا لە چه ڕێگەیەکەوانە ئێوە دەستنیشانی ئەوە دەکەن کە ئەم کەسە تووشی نەخۆشی شەکرە بووە؟
دەستنیشانکردنی نەخۆشی شەکرە بە پشکنینی خوێنە بەڵێ پشکنینی خوێن تاەن ئەگەر یەکێ پشکینەکەی تاەن لە دوو کاتی جیاوازەیە کاتێک کە خوێنە هیچ شتێکی نەخواردەوە بۆ 8 سعات یاشتی خواردووە زەهرێکە حسابی خۆی هەیە ئەگەر یەکێ لە خوێنی شەکرەکەی لە 126 تێپەڕی لە 125 تێپەڕی دەڵێ شەکرێ هەیە لە خوێنی بەڵام ئەگەر نیشانەی نەبێت دووبارەی دەکەینەوە دەڵێنەوە کەڵی تاقیگە ڕووی دابێ ئەگەر خوێنیش نەبێ ئەوە هەر لە کاتەکانی تر گەیشتە 200 و بەرەوسەر دەڵێ شەکرێ هەیە. بەڵێ دکتۆر بە یەک جار یاخود بە دوو جار پشکنین ئێوە دەستنیشانیەوە دەکەن کە ئەم کەسە تووشی نەخۆشی شەکرە بۆ یاخود وا پێویستەکە ببێتە 3 جار و 4 جار لە چەند ڕۆژێکی جیاوازاوە پشکنی نەبکەن بۆی کە بە دەقیقی دەستنیشانی نەخۆشیەکەی بکەن؟ ئەگەر نیشانەی هەبوو مەسەلەنێکی تووەڵا هەر پێم دەکرێت میز بکەم و بخۆمەوە ئەگەر یەک جار بەسە بەڵام ئەگەر نیشانی نەبوو دوو جار دەڵێنەوە کەڵەیەک دروست بوو بێ لە تاقیگە و لە پشکنینەکە بەڵێ. بەڵێ ئەچینە لای ڕێنمایی تەندروستی کە هەرجار بازە گرفتێکی تەندروستی دەکەین بازە هۆکار و نیشانە و چارەسەرەکەی دەکەین بابێ کۆبینەری ڕێنمایی تەندروستی بین و دواتر بەردەوامین لەگەڵ دکتۆر سعیدە. پرسیارێکتان لێکردم لەسەر چیسەی هێلکەدان ئاخر چیسەی هێلکدان ئەڵای هێلکەدان ئەنواع لە 100 ئافرەتی چیسەی هێلکەدانی هەبی کە گرێ لەگەربی لە 100 لە 300 دەکایەک یعنی پوینت لە 300 ژنان یەکەک دێرمۆیدی هەیە. دێرمۆید یعنی چی؟ یعنی چیسەکە لە هێلکەدانی لە منداریەوە لە ناوجی داچێەوە کە پیت بووە لە گەری پیت بووە لەوێ وەکو منداڵەچی دروست دەبێ زۆر سەیرە لە ناوجی داچی مو ئێسقان ڕێخەرۆک چەوراتی لەو خانەی لەسەر هێلکەدانی چونکە هێلکەدان زۆر گرنگە لەسەر ئەو هێلکەدانەی دروست دەبێ نابینێ زیاد دەکا هەیە دەنجی لێوە نایە منداریشی بووە گچکەیە دوایە کە گەورە بوو هەستی پێ دەکا ئەگەر گەورە بوو ئەو هەستی پێ دەکا ئەگەر بێت و گەورەش نەبی بەس دەسوڕێ چونکە ئەو چیسە بەشتەچیەوە پێوە نووسایە بەو بۆڕی ئەگەر حرەکەتە چیوا بکە لەگەر خۆی دەی سوڕێنی لەبەرەوەی ئاسێ دەبی بەژانەوە دێ بەژانێکی زۆر دێ لە بۆ ئمە تەوارەی پێدەرێن یعنی چاودێری چڕ ئەوە دەرمۆید خەتەرناک نییە نەخۆشی خراپ نییە دەرمۆید ئەمە ئەگەر بێت و هێلکدان چیسەی هەبی چیسەکە لە ناودا هەر ئاو نەبی وەچیوانە هەر ئاوە بەهۆی ئەو هەموو دەرزەی دەدەنە ژنان ئەوجا لە 195 ئەو حاڵەتانە کە زجیشان کردینەوە ئەوەیە مەسەلەن ئەو هێلکەدانەکەیت نەمدیتێ کوسپیە و گەورەیە ئەوە بە نازوور کە نازوورم لۆ کردیا ئەو هێلکەدانەکەیتی فەرم و بە نازوور تەنها دەیکەمەوە جیهازم هەیە دەچمە ناو هێلکەدانەکەی تەمەشای ئەوە فەتحەکەیتی کە چوویمە ناو هێلکەدانی خوونەکە دێتە دەرێ ئەوە تا خوونەکە ڕای دەچێشین بە سەکەرەکەی پارچەکانیش ئەوانەی پێوە نووسایە چاچی دەکەینەوە نەخۆش بە ئەمەلیاتەچی نازوور چاکەکەی ئەوجا ئەوە ئۆری دەگری وە خۆی لێ دێتەوە خوونەکە دێتە دەرێ هێلکەدانەکە لە جێ خۆیدا دەمەزرێتەوە پارچە چلێ وەردەگری لۆ تەحلیلێ ئەو ئێلکان لە ناوانە هێلکۆکەکە هەیە و ئاوەکەیە بیبەی داینەی لە ناقص 80 دەرەجەی ئەوێ بیت یعنی بیبەستێنی ئینگلیز عرب دەرێت تەجمید بیبەستێنی ئینگلیز دەرێ فرۆزنی کەی دەتانی 5 ساریش دوایوێ لەگەر سپێرمە چ تێکەریکەی دەمینێ ئەوەیە کە پێی دەرێن چیسەی هێلکەدانی ئەگەر چیسەشی هەبی ناچی هێلکەدانەکەی لێکەیەوە وەکو گۆتم دەرمۆید مووە و چەوراچێ و ئاشتانەیە
بە زۆری ئەوەی کە دەرەچی سێ ئێلکەدانت هەیە بڕواتان هەبێ ئەو مۆزوعە ئەوە تەمەشا ئەو ڕێکەرەوەکەکەیتی دەیکەیەوە خوونەکە دێتە دەرێ تۆ ئەوجا ئەگەر چیسەکە باەپسیەکەت لێ وەرگرت دوور بە نەخۆشی خراپ بوو بە زۆری دوای 35 ساری جاروبار هەیە نەخۆشی هێلکەدانی شێرپەنجە بە زۆر کەمە هەیە منداریشی هەبووە لۆم کردیا شێرپەنجە دەرچۆ ئەوە دەبی یەکسەر عملیاتی بکەین دوای تەحلیلەکە چونکە طبیعەتی هێلکدانی لە ناو زجی ئافرەت لە گۆڕەیە بە هیچ دانە پۆشرایە لە ناو پریتۆنیۆمیتی مەلەی دەکالۆ خۆی دەجوولێتەوە ئەوە ڕحم ئەگەر چەسپاو بی معنا نەخۆشە ئەوە حڕەکەی دەکە ئەوە دەجوولێ ئەوها دەکە هەمووی لە ناو ئەو حەوزەی دایک وەکو مەلەوانگەچ حالات هەیە چیسەی هەیە بەڵێ ئەما چیسەکە زۆر ترسناکە تا دەگاتە تو دەرچووە ئاوکەی لێ دەرچووە چیتەوە ناو هەناوی ئەوها برند بووە نەخۆشم هەیە 13 چێلۆ چیسم لێ دەرینایە بەبێ ئاوەکەی ئەوها وەزجێ ئەوە ئێک لەو نەخۆشانەیە کە دەچنە کتێبێ چونکە نەبووە سەرەتانی هێلکدانی 4 سار بژێ بە تەواوەتی وەچی گوتم ئەگەر لە هێلکدان تووشی سەرەتانێ بە پێ5 هێلکەدانی لە دەرەجە 0 دەتانێ عیلاجیکەی 0 یان جارێ بڵانە بۆتەوە بەس هەر بووە دەرەجە 2 دەگاتە جەرجی دەکاتە ناو هەناوی دەگاتە هەموو پەریتۆنیۆمی ئاوێ دەکاو ئەوە نسبەتی ژیانی زۆر کەمە. سپاس بۆ دکتۆرە عەتیە بۆ پێدانی ئەو زانیاری و ڕێنمایانەی تایبەت بە خانمان. بەڵێ عەزیزان ئەگەڕێنەوە لای میوانەکەمان دکتۆر سەعید بۆ بابەتی تەندروستی تایبەت بە نەخۆشی شەکرە. دکتۆر سەعید باسمان لە نەخۆشی شەکرە کرد کە چییە؟ باسمان لە جۆرەکانی کرد، باسمان لە دەستنیشان و نیشانەکانی کرد. ئێستا ئەگەر باسێک لە هۆکارەکان بکەین کە پێشتر پرسیاری هۆکارەکانم کرد بەڵام وەڵامەکەیم وەرنەگرت. ئێستا پێمان بڵێ هۆکارەکان چین؟ هۆکارەکانی نەخۆشی شەکرە طبعاً چەند هۆکارێک کە ئەگەری توشبوون زیاد دەکا. یەکێک لەوانە هۆکاری بۆ ماوەیە وێ ڕاستە دەبین خەڵک دەبینە کە لە هەندێک بنەماڵە و هەندێک خانەوادە چەند کەس شەکرەی هەیە لە هەندێک بنەماڵی تر نیانە لەبەرەوە بۆمانەوە دەوری هەیە. هەندێک شتی تریشەیە کاریگەری هەیە هاوسەنگی لە نێوان خواردن و خواردنەوە لەلایەک زوڵەژە لایەک تا زوڵە زۆرتر بێ باشترە. وەکو دەزانن ئەوانەی کە زوڵیان زیاترە ئەگەری توشببوونیان کەمترە حتا لە ئاژەڵیش یعنی ئەوەی کە ئاژەڵی چێوی شەکرێت تووشی یەکەمتر تووشی شەکرە دەبێت بەرامبەر بە ئاژەڵێک کە لە شوێنێکی داخرا دەژی. لە ئەوانەی کە لە ئیش دەکەن مەسەلەن ئیشکرێکاری دەکەن ئیشەکان ماندووبوونی تێدایە خەڵک لە گوندەکان خەریکی ڕزوباخە خەریکی شوانیە تەمەشا دەکەی ئەگەری توشببوونی کەمترە بە کەسێک کە دوکاندارە و لە شار دایم دانیشتووە. ئەوە جوڵە ئەنجا خواردن و خواردنەوەش تەوەن تا خواردن و خواردنەوە سوکتر بێ باشترە شەکر کەمتر بێ باشترە بۆ توشببوونەکە. ئەنجا هەندێک حاڵەتی تر هەیە بۆ نمونە جگێرە و کحول و ئەوانە ئەگەری توشببوون زیاد دەکات. لەوانەیە هەندێک هۆکاری تریش هەبێت کە هێشتا بە تای ڕوون نەبوو بێتەوە ئەگەر ئێستا و جاران بەراوردکەین گۆڕانکاری زۆر ڕوویداوە لە ژینگە و لە خواردن و خواردنەوە شێوازی ژیان و شتانە. هەندێک حاڵەت هەیە بڵێ لە نیشانەکانە ئاماژت بۆ کێشدابەزین یەکێکە لە نیشانەکان یاد بڵێت دەتوانین گومان بکەین بەڵام کێش زۆری ئەبێتە هۆکار بۆ توشبوون بە نەخۆشی شەکرە؟ نەخۆشی شەکرە لەو کەسانە زیاترە کە کێشیان زۆرە یا قەڵەون بەڵێ لەبەر ئەوە ینی تەبەن بینە سەر باسیەوەمان نەکرد زۆرەکانی شەکرە دێنە سەر ڕاستیەوەش بەڵام بەڵێ ئەوکو ئاماژتان پێدایە لەو کەسانە زیاترە کە قەڵەون لەبەرەوە قەڵەویژێک کە لە هۆکارەکان.
هەندێ ڕەگەزیش تەمەشا دەکەی لە هەندێک قەوم و لە هەندێک ڕەگەز و لە هەندێک وڵات زیاترە بۆ نمونە پێستەکانی ژەوانی شتەکریان زۆرە بەڵام ئەگەر بەراوردیکەی بە هەندێ خەڵکی کە مەسەڵەن خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەری توشبوونی زیاترە. بۆچی بڵێ دیارە پەیوەندی بە جینەکان و بە پێکاتەی کە خوای ئینسانی هەرێکە و نەوەی دروست کردووە لە هەندێ میلەت و لە هەندێ قەوم زیاترە. هەندێ بۆ نمونە لە هیند و بەنگلادیش و پاکستانوانە هەر ڕێژەکە یا لە خەلیج وڵاتەکانی خەلیج سعودی و کوێت و قەتەر ئەوانە. بەڵێ کاتە دەتوانین بڵێ ژینگە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر توشبوون بە شەکرە؟ باسیۆمان کرد کوتمان ڕەگەز یا پێکاتەی جینەکان لەوانەیە کاریگەری زیاتر بێ بەڵێ ژینگەش دەکرێت دەوری خۆی بینێ. بڵێ بەڵێ باشە دکتۆر خانمان زۆرجار لە کاتی دووگیانیانە دووچاری نەخۆشی شەکرە دەبنەوە. ئەم نەخۆشی شەکری لە کاتی دووگیانیان دەچێتە کام جۆر لە نەخۆشیەکانی شەکرە؟ جۆرێکی دەکرێت بڵێ جۆرێکی سربەخۆیە ئەگەر باسی جۆرەکانی شەکرە بکەین تەبەن جۆری دوو لە هەمووی زیاترە زۆربەی هەر زۆری خەڵک کە شەکرێ جۆری دووە. جۆری یەکەیە کە لە منداڵ و مێر منداڵ ئەوانەی کە لە سەرەتاوە دەرزیان پێویستە و ئەوانە ژمارەیان زۆر نییە. ئەوەی کە یعنی جۆری دوو لە هەموو ئیژماری زیاترە زۆربەی هەر زۆری خەڵک جۆری دووە و ئەو جۆرەشەیە کە لە خانمان و بەڵێ کە لە کاتی دووژیانیدا ڕوودەدا. هەندێک جۆری تر هەیە کە کەمن شازن و بزان پێویست ناکە زۆر باسی بکەین. بەڵێ کەواتە ئەو جۆری نەخۆشی شەکری کە لە خانمانی دووگیانە دروستە بێ یاخود خانمانی دووگیان تووشی دەبن جۆری یەکەم و دووەم نییە دەچێتە جۆری سێمەوە دەتوانین وا بڵێین دکتۆر؟ هەر دەڵێ شەکرەی دووژیانی ئاوە ناوی دەنێن. بەڵێ بەو شێوەیە باشە دکتۆر نەخۆشی شەکرە بۆچی چارەسەری دەبێت؟ ئەگەر چارەسەر نەکرێت کەسێک توشبووی نەخۆشی شەکرە بێت لێکەوتەکانی چی دەبێت؟ پرسیارێکی بەجێیە تەبەن زۆر لێکەوتەی هەیە و لێکەوتەکانی فەورینین لەبەرەوە خەڵک هەندێک پرگوێ دەخا کە لێکەوتەکانی شەکرە تەبەن شەکرە ئەگەر بۆ ماوەی دوور و درێژ بەرز بێتەوە کار لە بۆریەکانی خوێن و لە دەمارەکان دەکات تێکیان دەدا لەبەرەوەنجا و دەمارە ئەو بۆری خوێنە لە کوێ بێ و شوێنە تێکدا ئەگەر لە دڵ بێ دڵ کێشەی بۆ دروست دەبێت لە مێشک بێ مێشک بۆی هەیە تووشی نەخۆشی دڵ بێت جەڵتەی مێشک ئەگەری شتانە زیاد دەکات چاوکزیەکێکە لە لێکەوتەکانی کە سستی گورچیلە تەماشا دەکەی ئەوانەی کە گورچیلیان سستە ئەوانەی ئەگەر یەکێ بچێتە شوێنی ئەوانەی کە غەسلی گورچیلە دەکرێت زۆر لەوانە شەکر و زەختیان هەیە. دەکرێت گرفت بۆ قاز دروستکە هەستە دەمارەکانی قازەوە شتێک کەمتر باز دەکرێت بەڵام ئەوانەی کە شەکریان هەیە بۆ ماوەی دوور درێژ وەک پێویست چارەسەر نەکراوە باسی دەکەن دەڵێن مەسەلەن قاچم مێرولە دەکا یا وەکو سوتانەوەیە یا هەست بە سڕبوونێکی ناخۆش هەیە دەڵە شەو تا بەیانی خەوم لێ ناکەوێت لەبەر سڕبوون و لەبەر مشکلی قاچم هەرمە ژوا دەکات جارێ دەبێتەوەی برینی قاچ برینەکە بە زەحمەت چابێتەوە و خەڵکتان لەوانەیە بینی بێ بینەران خەڵکیان بینی بێ کە تووشی عەمەلیاتی قاچی بووە یا قاچ بڕاوەتەوە بەهۆی شەکرەوە. تەبەن کێشەی تریش هەیە کێشەی پیاوان هەیە هەندێک جار تووشی دەبن لە ئەنجامی ئەوەی کە شەکرە کۆنتڕۆڵنیە کێشەی پێست دروست دەبێت زۆر کێشە هەیە لە زۆر لێکەوتێ هەیە کە دەکرێت لە ئەنجامی چارەسەر نەکردن یا چارەسەرکردنی بە شێوەیەکی نیوە سەڵ کە ئینسان تووشی بێ. بەڵێ چارەسەرەکان چی دەبن دکتۆر و کاتی لە دوایەوەی کە زانیمان چارەسەرەکان طبعاً بەڵێ بەڵێ فەرموو چارەسەرەکان چی؟ چارەسەرەکان چەندین لایەنی هەیە ئەوە نییە بڵێ بە یەک گوشە جواب بدرێتەوە طبعاً جوڵە هەیە پارێزی هەیە و دەرمانیش هەیە جاگرێک بینە سەرباسی شتانە بەنسبەت جوڵەوە طبعاً جوڵە بۆ هەموو کەس پێویستە شەکرت هەبێیانە بێ جوڵە ئەوە لە هەموو دنیاەوە تاکیدی لەسەر دەکرێت کەمترین شت کە ئینسان پێویست پێ بێ ڕۆژان نیو سعات یا زۆربەی ڕۆژەکان نیو سعات بە پێڕۆیشتن ڕۆژنێکی گورج ئەوە کەمترین شتە بەڵام تا زیاتر بێ باشترە هەموو جۆرە جوڵەیەکی تر ڕۆیشتنە لە ڕێگاوبان لە دەشت و دەر لە یەکێ دەچێمە لە دەکا دووگۆڵی دەکا یا خەڵکی ئامر لە ماڵەوە دەکڕێ هەموو جۆرە جوڵەیەک شتێکی باشە و پێویستە یەکێ ئیش دەکا ئیشی دەست دەکات بە ئیشەکە ماندوو دەبێت ئەوانە هەمووی شتی باشن بەڕاستی
وە جوڵە دەرکەوتووە بۆ خەمۆکیش باشە بچی لە ماڵەوە دەرسی تۆزێ بێ و بچی هەنی دەرکەوتووە ڕۆژانە کەمێک جوڵە بۆ خەمۆکی زۆر کاریگەری هەیە بەقەت دەرمانی خەمۆکی کاریگەری هەیە. ئەوە تەمەن بۆ بێنە سەر پارێزی تەمەن پارێزی پێویستە هەم وەک خۆ پاراستن بۆ کەسێکە تووشی نەبە یا کەسێکە تووشی بۆ دەوێت شەکرەکەی کۆنتترۆلکە پارێزی لە خواردنەوە لە خواردن لە بەنسبە شەکرەوە میوە سنووردارکە ناڵێن نەیخوا طبعاً یەکێک لەو شتانەی کە ئێمە لەسەری ڕاهاتوین چا شەکری هەیە طبعاً ئێمە شەکر باش نییە جا هەیە دەڵێ ژیانەکە تاڵ بووە بەس چایەکە ماوە شێرین بێ ئەگەریش بە تاڵ بخۆینەوە هیچ نامێنێتەوە تامەنەوە قسە یعنی ڕاستی تێدایە تۆزێک شەکر باش نییە شەکر خراپە شەکر تەرێک بکرێ هەیە دەڵێ باشە شەکر ئەگەر هەر نەبێ کێشەیە نەخەری کێشەنێ شەکر هەردەبووە هەر نەبێ هەربوونی نەبێ طبعاً بەڵێ حەپەیە حەبیچا هەندێک کەس لە خۆیانەوە دیعای ئەوە دەکەن کە ئەو حەبە خراپە تەوان ئەو قسە هیچ بنەمایەکی هیچ بەڵگەیەک نیە بۆ ئەو حەبە خراپێ ئەو حەبە لە هەموو دنیا بەکاری لە ئەوروپا ئەمریکا و وڵاتانی پێشکەوتوو هیچ کێشەیەکی وای نییە و ئەو شتە ڕازنیە کە دەڵێن بۆ چاو خراپە لەبەرەوە دەکرێ بەکار بێ حەبی چا هەیە و شتێ هەندێک مادەی کەشەیە یەکێ لەوانە پێ لەن ستیڤیا ترۆڤیا بەڵام خەڵک هەندێک شتی هەڵە وەرگرتووە من چەند جار ڕێککەوتوتە مارکێتێک کە شەکرتانراوە بە هەڵە دەڵێن ئەو شەکرە بۆ ئەو کەسانەیە کە نەخۆش شەکرانێ کە ڕازنی هەر لێ نووسراوە بە ئینگلیزی لێ نووسراوە شەکر بەڵێ شتێکی تر طبعاً بەڵێ دکتۆر لە چارەسەرەکانە ئاماژەت بە جوڵە کرد لە خواردنەکانیش بە شێوەیەکی گشتی بەڵام ئەگەر باس لە چارەسەری پزیشکی بکەین یاخود ئەو دەرمانە پزیشکیانە بکەین ئەوان تا چەند چارەسەر یاخود چارەسەرێکی بنەبڕی نەخۆشی شەکرەکە ئایا نەخۆشی شەکرە چارەسەرێکی هەمیشەیی هەیە یاخود تەنها کۆنتترۆلکردنی نەخۆشیەکەیە لەو ئاستەیە کە زیاتر نەبێت. طبعاً پارێزەکەم تاوا نەکرد ئەگەر ویست دێنەوە سەرباسی بەڵام بۆ وەڵامی پرسیارەکە طبعاً زارزار ادعای دەنگۆیەوە بڵاو دەبەوە لە فڵان شوێن چارەسەری بنەبڕ هەیە بەڵام چارەسەری بنەبڕ ینی ئەوە ڕاستە خۆ جوابی نەدەینەوە باشە بەنەوەیەکتر ئەگەر یەکێک قەڵەوە بێ بۆ نمونە کێشی زۆرە کە کێشی دادەبەزێنێ هەندێکیان لەوانە تەماشا دەکەی شەکرەکەی ئاسایی دەبێتەوە کەسێکی لێدێ کە شەکرەی نییە بەڵام کە یعنی ئەگەر ئەو کێش دابەزینە بەهۆی ڕێجیم و ڕاضەوە بێ یا بەهۆی نەشتەرگەریەوە باش تێبێت کە وەزنی خۆی زۆر دابەزان شەکرەکەی ئاسایی دەبێتەوە لێ پێی ناڵێن چاک بووە دەڵێن یعنی شەکرەکە لە شتا هەیە ینی ئەگەر قەڵەو بێتەوە جارێکی شەکرەکە دەست پێ دەکاتەوە لەبەرەوە دەکرێت بڵێن چارەسەری بنەبڕ ینی نازانم بڵێم هەیە یان نییە یا حاڵەتێکی زۆر شاسێ هەندێک کەس پەنکریاسی بۆ نەفەرێکی بۆ دێنن بۆی دادنن لەوانەیە باش بێتەوە شەکرەکە یاسایی بدێت بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵێن شەکرە چارەسەری بنەبڕی نییە دەتوانی کۆنتترۆڵێکی دەتوانی چارەسەریکی بڵێ. بەڵێ باشە دکتۆر ڕۆژانە ئێمە گوێمان لە هەندێک کەس دەبێت دەڵێ شەکرەم داوەزیوە ئایا داوەزینی شەکرە چییە و هۆکارەکەی چییە نیشانەکانی چین چۆن بزانین کەسێک کامە شەکرەکەی دابەزیون دەکەوێت کە شەکرەکەی بەرزوو بێتەوە. بەڵێ شەکر هەندێک جار زیاد لە پێویستدا دەبەزێت لە هەفتا دێتە خوارەوە گەل لە هەفتاتە خوارەوە لە هەفتا و شەستاتە خوارەوە کەسە تێک دەچێت لەوانەیە لە کەسێک ڕووبدا کە دەرمانی بەکارهێناوە بەڵام خوارد نەخواردوە جا هێڵەنجی هەبووە شتێکی هەبووە ئەو کارێکە بۆ کەنای نەخوارد بە یا دەرمانەکەی زیاد لە پێویستە یا تووشی نەخۆشێک دەبێت بۆ نمونە دەرمانی هەبووە و شتێکتری دەسەر لە پڕگورسیلەی سز دەبێت تووشی نەخۆشێک دەبێت شەکرەکەی زیاد لە پێویستدا دەبەزێ ئەگەر شەکرەکەی دابەزێ و کەسە هەست بە برسیبوون دەکا هەست بە شەوەشی دەکا لەوانەیە ڕێگی تێکسێ دڵی پەلەپەل دەکا دەستی دەلەرزێ ڕەنگی هەڵدەبزرکە عرق دەکاتەوە لەوانەیە ئەگەر هەر درێژە بچێشێ و شتێک نەخواتەوە وای لێ بێ کە هەڵسکەوتی ناسایی بکات تەنانەت هەندی زار دەگاتەوەی کە بێهۆشیش بێ. بەڵێ دەست خۆش دکتۆر
لەگەڵ نزیکبوونەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەڵبەتە و کەسانی کە گرفتێکی تەندروستیان هەیە هەمیشە دەگەڕێن بە دوای وەڵامێکدا بۆی کە ئایا ڕۆژوگرتن کاریگەری دەبێت لەسەر تەندروستیان و کاریگەریان دەبێت لەسەرەوەی کە گرفتە تەندروستەکان بەرەو خراپتر بڕوات یاخۆنا. اینجا ئێمە ئەمڕۆکە بازە نەخۆشی شەکرە دەکەین ئایا ڕۆژوگرتن هیچ کاریگەریەکی دەبێت لەسەر ئەو کەسانی کە توشبووی نەخۆشی شەکرن یاخود بە پرسیارەکە بە شێوەیەکتر بکەم ئەو کەسانی کە توشبووی نەخۆشی شەکرن دەتوانن بە ڕۆژوو بن؟ بەڵێ زۆربەی هەرە زۆری ئەوانەی شەکریان هەیە وەکوتمان بەشێکی تەمەەن باسی جۆری یەک ناکەین جۆرێکەوەیە کە لە منداڵ و مێر منداڵ کە دەرزیان هەیە ئەوانە بە ڕۆژوو نەبن ئەوانە ژمارەیەکی کەمن زۆربەی هەر زۆری خەڵک کە جۆری دووەوە زۆریشیان قەڵەون وەزنیان یا وەزنیان زۆرە ڕۆژوگرتن بۆ ئەوانە بووە یعنی بۆ زۆربەی هەر زۆری خەڵک شەکرێ هەیە لایەنی ئیجابی هەیە بۆ تەندروستیان باشە لەوانەیە شەکرەکەیان باشتر کۆنتترۆل بێ لەوانەیە تۆزێ کێشیان دابەزێت لەبەرەوە زۆربەی هەر زۆری خەڵک دەتوانێت بە ڕۆژوبێ شتێکی باشە ژمارەیەکی کەم هەیە کە بە ڕۆژوو نەبن باشە بۆ نمونەیەکێ گورچیلەی سستە گورچی لە حەزی لە ئاوە ینی ئەوە ناوێت بە ڕۆژوو بن ئافرەتی دووژیان ئەگەر شەکرەی هەبوو وە پێویستی بە دەرزێ بوو بە ڕۆژوو نەبێ باشە و هەندێک کەسی کە هەیە کۆنتترۆلی شەکرەکەیان ئاسان نییە بەرز و نزمێکی زۆری هەیە هاتنەوەوانە دەرزیان هەیە زیاتر لە جارێک 2000 و 3000 ئەوانش بە ڕۆژوو نەبن باشە یا یەکێ مەسەرەن شەکرێ هەیە و شتێکی تری هاتە سەر لەم ساڵ 2002 2022 تووشی جەڵتە بۆ جەڵتەی مێشکە جەڵتەی دڵە یا قستەری دڵی بۆ کراوە ئەوانەی لەم ساڵ تووشی بوون لە 2022 ئەم ساڵ بە ڕۆژوو نەبن باشە. بەڵێ دکتۆر ئەو کەسانەی کە جۆری شەکرەکان لە جۆری یەکە و دەرزیان هەیە بە هیچ شێوەیەک ناتوانن بە ڕۆژوو بنی یاخودەوەتە ئەوانیش پێویستەکە ڕێنمایی تایبەتیان پێ بدرێت بە پێی ڕێنماییەکە ئەوان بە ڕۆژوو بن. بەڵێ ئەوەی کە ڕۆژ یەک زار دەرزی هەیە دەتوانێت بە ڕۆژوو بێ لەوانەیە پێویستی بە گۆڕانکاری بێ لە وەختەکەیدا بۆ نمونە گەر بەیانی بۆ لەوانەیە دەرزەکەی بخاتە ئێوارە ئەگەر ڕۆژ یەک زار بێ دەتوانێت بە ڕۆژوو بێ لەوانەیە پێویستی بە گۆڕانکاری لە کەمی بکاتەوە و گۆڕانکاری تێدا بکات تەوانەوە لەژێر چاودێری و پزیشکی خۆیدا دەبێت بەڵێ بەڵام ئەگەر ڕۆژی 2000 و 3000 دەرزی هەبێ لەوانەیە نتوانێت بە ڕۆژوو بێ بە ڕۆژ نەبێ باشە. ئەی بۆ ئەو کەسانەی کە حەبوو دەرمانیان هەیە کە ڕەنگە زۆر جار سێژەم نەبێت ئەو کاتە کە ئێستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خواردنەکانیان یاخود ژەمەکانیان بۆ بە دووژەم چۆن بتوانن دەرمانەکانیان ڕێک بکەنەوانێ و کە بتوانن بە ڕۆژوش بن؟ ئەوانەی کە 2 ڕۆژ دەرمانیان هەیە عفو 2000 دەرمانیان هەیە یا 3000 ئەوانە بە شێوەیە گشتی ئەوانە پێشوەخت سەردانی پزیشکی خۆیان کردبێ یا سەردام کەن باشە لەوانەیە کاتەکەی گۆڕانکاری بەسەردا بێە ئەوەی بەیانیان و پارشێ و تۆزێک پێویستی بەکەمکردنەوە بێ بەڵام ئەوانە هەمویان دەتوانن بە ڕۆژوو بن ئەوەی کە 3000 دەرمانی هەیە طبعاً ئەوەی نیوەڕۆ بۆیە دەرمانی نیوەڕۆ هەیە چکە نیوەڕۆنانی دەخوا لە کاتەکانی تر کەنانەکە ناخۆ شەکرەکەی هەندە بەرز نابێتەوە لەوانەیە پێویستی بە دەرمانەکە نەبێ ئەوەی نیوەڕۆ بەڵام ئەوە باشتر وایە کە لەژێر ڕێنمایی پزیشکی خۆیدا بێ. بەڵێ دکتۆر لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەڵبەتە شیرینی زۆرە خورە لە خۆپارێزیەکەشە ئاماژەت بەوەدا کە شەکر بە هیچ شێوەیەک نەخورێت کە کاریگەری خراپی دەبێت لەسەر تەندروستیان بەڵام ڕەنگە ئارەزویان هەبێت بۆ شیرینی خواردن ئایا ئەو کەسانی کە توشبووی نەخۆشی شەکرن نابێت بە هیچ شێوەیەک شیرینی بخۆن یاخود دەتوانن ئەگەر دەتوانن کەی و چەندێک بڕێکەی چەندێ بێت کە بتوانن بیخۆن؟ خۆی ئینسان ئەگەر بتوانێت شەکر هەر نەبێ باشە یعنی ئەوەی کە شەکرەشی نییە هەر نەبێ باشە بەڵام شتی تریش هەیە شیرینە خورما هەیە و هەنجوین هەیە شتی تر هەیە شیرنەمەنەکانی تر پاخلاوە شتانە ئینسان تا بۆی بکرێ شیرینی کەمێ باشە ئێمە کە ڕۆژ دەشکن خەڵک ینی بە خورما دێشکێنێ دەکرێت دەنگکەی دوو دەنگ سێ دەنگ لەوە زیاتر نەبێ و شتەکانی تر بەنسبەت پاخلاوە هەر نەبێ باشە هەنجوێن تەمان هەندێک هەنجوێن بۆ چوونی هەڵێ هەیە وازانە هەنجوێن خراپ نییە بەڵام هەنجوێن لە 180 شەکرە یانێ گەرێکێ
100 غرام هەنجوین بخواوەکوە 80 غرام شەکری خوارد دەبێ و ئەگەر کەسێک قەناعەتی بەو شتە نیە لەوانەیە ئامێری شەکرەیە بخۆی دەکرێت بە تاقی بکاتەوە شەو بە تاقی بکاتەوە تۆزێ پێش هەنجوینەکە دوای هەنجوینەکە کەواتە دکتۆر ئەو بۆچوونە هەڵەیە زۆر بەرز بێتەوە بڵێ لە نێو هاوڵاتیانە دەڵێ من شەکر ناکەمە چاوە هەنگوینەکەمە چاوە هەنگوینەکە خۆم بۆی کە بڵی تەندروستی خۆی بپارێزێت ئەوەش بۆچوونێکی هەڵەیە کە هەنگوین بخرێت لە باتی شەکر بەڵێ بەڵێ وەکو گوتمان لە 80 هەنجوین شەکرە بەڵام ئەگەرێکی لە نێوان شەکر و هەنجوین ویستی یەکێکیان هەڵبژێ ینی بڕیاری دای هەرێکیان دەبێت هەڵبژێ هەنجوینەکە کەمتر خراپە بە بەرامبەر بە شەکرەکە یعنی با بڵێن دوو کەوچکی هەنجوین بە بەراورد بە دوو کەسکی شەکر دوو کەوچکە هەنجوینەکە کەمتر خراپە ناڵێن باشە دەڵێن کەمتر خراپە بەڵێ ئەی ئەمە بۆ چەرەساتەکان دکتۆر چۆن دەبێت ڕەنگە بە تایبەت لە پاشێواندا ئەو کەسانی کە بەڕۆژوو دەبن یاخود پاشێو دەکەن گوێز یەکێک بێت لە خواردنەکانیان یاخود ئەو خواردنە سەرەکیانی کە لە پاشێواندا بخورێت ئایا چەرەسات و بە دیاریکراوی گوێز هیچ کاریگەریەکی تەندروستی هەیە لەسەر ئەو کەسانی کە توشبووی نەخۆشی شەکرن؟ گوێز شتێکی باشە و چەرەز بە شێوەیەکی گشتی ئەگەر خوێیەکەی لەگەڵ نەبێ باشە شتێکی باشە بەڵام خوێیەکە تێکی ئەدا سوکە زۆر لەوانەی شەکریان هەیە زەختیشیان هەیە لە سەدا هەفتای ئەوانەی شەکریان هەیە بە تێپەڕبوونی کە تووشی زەختیش دەبن لەبەرەوە سەرەز ئەگەر خوێکراو بێ لەوانەیە شتێکی باش نەبێ بەڵێ بۆ جۆری نانەکان چۆنە دکتۆر نانی سپی نانی بۆر یا بڵێ نانی گەرم و نانی جۆ ئەمە کامیان باشترە و کامیان کاریگەری خراپی دەبێت لەسەر تەندروستیان بەڵێ تەبەن دیارەگەڕاوینەوە بۆ سەر پارێزیەکە تەبەن ئەگەر نانی جۆ هەبێ لە نانی گەنم باشترە و خەڵکی ئێمە زۆر کەس نان وەکو خواردن سیر ناکە بیر لەوەی نیە کە وزەی تێدا نان خواردنە هەندێک کەس هەر وەکو بەرگێک حسابی بۆ دەکات وەکو بۆ پێچانەوەی خواردن بەیانی نان بەخۆی خواردنە وزەی تێدا لەبەرەوە ینی ئەو شتانێک لە ئادی سپی دروست دەکرێت سنووردار بێ یا دەکرێت بڵێن شتانێک کە کاربۆهیدرات پێکاتی سەرەکەتی کە ئەو شتانە دەگرێتەوە کە لە ئادی سپی دروست دەکرێن و پەتاتە و برنجیش ئەوانە سنووردار بێ ناڵێن تەریکا بەڵام سنووردار بێ اینجا بەڵێ بینە طبعا تۆزە بگەڕێنەوە خواردنەکانی سەردەمی کۆن بۆ هەموو کەسێک ینی خۆمان ڕابێنین لەسەر خواردنە کۆنەکان بگەڕێنەوە بۆ خواردنەکانی سەردەمی باو باپیرانمان نەکو باپیرانمان ماش و نۆک و نیسک و تۆڵەکە و جیا و کەنگرە و پەڵپینە و سێش سڵق و شۆربا و ئەم شتانە زۆر بێ هەموو ڕۆژ لەو برنج نەبێ هەندێک کەس وەکو ئالوودەبووین لە هاتووە لەسەرش لەو برنج ئەو شتێکی خراپە تۆزێ دەبێ گۆڕانکاری بکەین لەو شتانەدا و هەر شتێکە خوددا حەز دەیسێتێ ینی نمونەی زیندوشەیە بۆ ئەمە لە ئەوروپا ئەمریکا و لە ڕۆژاوە خەڵک خۆی نەتاواتە برنج لەبەرەوە بوون نەبێ هەبێ و نەبێ وەکو یەکە لەلایەن هەر شتێکە خوددا مثلەن حەز دەیسێتێ زۆر کەس زۆر لەگەڵ کە خانمان کە شتە باز دەکەی دڵا خەمداڵەکان نایخۆن ئەوە یعنی بە تێپەڕبوونی کاتەگەر هەر ناوە زیادی بکەی ینی فێری دەبن و حەزیان دەیسێتێ بەڵێ دکتۆر بۆ خواردنی میوەکان ئایا ئەو کەسانی کە توشبووی نەخۆشی شەکرن دەتوانن کام جۆر لە میوەکان بخۆن کە کاریگەری خراپیان نابێت لەسەر تەندروستیان وە چی کاتێکیش بیخۆن بەڵێ بەڵێ خۆی میوە هەموو میوەیەک تۆزێک شەکری تێدا کەم و زۆر تا شتێرنتر بێ شەکری زیاترە بۆ نمونە هەنجیر و شووتی و کاڵک و ترێ ئەوانە شەکریان زیاترە دیاریشە ینی کە شووتی رشکێنی یا بە هەنجیر دەبێت ناو سەلاجەوێ زوو تێک دەچێت وەکارەکەوە کە شەکری زۆرە لەبەرەوە ئەو شتانە کەم بێ و میوە دەکرێت ئێمە ناڵین تەرێک بکرێ کە ینی حەدی خۆی هەبێت لە حەدی ماقول زۆر لە سەرێک نەبێت دەکرێت ئەگەر ڕەمەزان نەبێ مەسەڵەن ڕۆژی دەکرێت 2003 جاریش هەر جارێک کەمێک لە ڕەمەزان تەبەن ئێوار و پارشەوەی هەر جارێک کەمێک دەکرێت بێ خۆ چەند شەکر بەرز دەکاتەوە بەڵام ئێمە ناڵێن تەرێک بکرێت چکە لایەنی ئیجابیشی هەیە و
ڤیتامینەکانی تێدا کانزای تێدایە و ئینسان حەزیشی لێتی بڵێ باشە دکتۆر ئێستا خانمان زۆر گرنگی بەوە دەدەن کە میوە وشکیەکەنەوانێ و لە کاتێک تراخ و لە وەرزێکی ترا دەیخۆنەوەڵبەت بە حازریش هەیە لە نێو مارکێتەکاندا ئەو میوانەی کە وشکراوەتەوە دەخورێت هەمان کاریگەری میوە فرێشەکەی هەیە یاخود بەهای خۆراکەکەی کەمەکات یان کاریگەریەکەی کەم دەکات؟ بەڵێ میوەی وشکراو بۆ سەردەمێک بووە کە سەلاجە نەبووە کە هاتو چۆن نەبووە وەکو ئێستا نەبووە بۆ ئەو سەردەمەوە میوەی کە وشک بۆ شەکرەکەی زیاد دەکات شەکرەکەی لەبەرەوە میوەی وشکراو بە شێوەیەکی گشتی باش نییە بێ مێژیشەوە. بەڵێ دکتۆر ئەگەر باسێکیش لە دۆشاوەکان بکەین هەڵبەتە دۆشاوی خورما هەیە دۆشاوی تو هەیە تەنانەت ڕووبەهەناریش کە ئێستا خانمان زۆر بەکارێن یا کابانەکان بەکارێهێنن ئەمانە چ کاریگەریەکیان هەیە بە دیاریکراوی لەسەر توشبوانی نەخۆشی شەکرە؟ ڕووبەهەنار لەوانێت تۆ جیاوازێ بێت لەگەڵ شتەکانی تر دۆشاوەکانی تر فەرقیە مەسەڵەن دۆشاوی ترێ شەکری زۆر و خستە زۆرە بەس لەوان ڕووبەهەنار مەسەڵەن ئێستا خەڵک وەکو بۆ برنج بەکاری دێنێ ئەوە کێشە نییە تەمانێ باسیەوەمان کرد کە برنج سنووردار بێ زۆر لە سەرێک نەبێت ئەوە لەوانەیە زۆر کێشە نەبێ کاریگەری زۆر نەبێت بۆ چێژ بەکاری بێنەوە شتانە بەڵام بە شێوەی گشتی مرەبا و دۆشا و ئەوانە خستن شەکریان زۆرە. بەڵێ ئەوانە بەکارنێت باشە کەسێکە شەکری هەیە بڵێ یەکێکتر لەو خاڵانی کە مەبەستمە پرسیارکەم ئەویش ئەوەیە کە ئەو کەسانی کە کێشیان زۆرە ڕەنگە هەندێک جار لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بیانەوێت ڕۆژ و گرتن بکەنە ڕێگەیەک بۆ کێش دابەزانیان اینجا ئەگەر کەسەکە توشبووی نەخۆشی شەکرە بێت یاخودنا زۆر جار پارشێو ناکەن یاخود ئەوە تا کاتی پارشێوکردنیان دەهێنە پێشەوە یاخود لە کاتێکی زووترە پارشێو دەکەن لە بەرەوەی کە دەوامیان هەیە ئەیانەوێت کە کاتی خەویشیان لەگەڵ یان ڕێککەنەوە. پارشێو نەکردن یاخود زوو پارشێوکردن چ کاریگەریەکی دەبێت لەسەر ئەو کەسانەی کە نەخۆشی شەکریان هەیە؟ بەڵێ پارشێو بکرێ باشە ئەگەر حتا لە کاتەکانی تر کە ڕەمەزانی ژنێمە و کەسانی شەکریان هەیە پێیان دەڵێن مەسەرەن لە کاتی ژەمەکان زۆر مەخۆ بەس دەکرێت بە تایبەتی ئەوەی دەرمانی هەیە یا ئەوەی دەرزی هەیە دەڵێن کاتەکانی کە ژەگە شتێ بخۆی مەسەلەن کاتی نووسن دوو پارو یا شتێ بخۆی ئەوە باشترە بۆ شێوەیە لەبەرەوە ڕۆژ و نەکردن بۆ کەسێک کە شەکرێ هەیە بە تایبەتی ئەگەر دەرمانی هەبێ شتێکی باش نییە وا چاکە عەفو پارشێو بکاتەوە دووجار نامخوات لە 24 ساعتدا. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆر وەکو کۆتا پرسیار وەکو ڕێنمایی بۆ هاوڵاتیان و بەتایبەت توشبوانی نەخۆشی شەکرە ئەو کەسانی کە توشبووی نەخۆشی شەکرن وە بە ڕۆژون ڕۆژانە هەڵبەتە پشکنین بۆ خۆیان دەکەن ڕێژی شەکریان چەند بێت پێویست دەکات کە ڕۆژۆکەیان بشکێنن بۆی کە کاریگەری خراپی لەسەر تەندروستیان نەبێت چ بۆی کە شەکرەکەی بەرز بێتەوە یاخود شەکرەکەی دابەزێت؟ بەڵێ بۆ دابەزین تەبەن ئەگەر لە هەفتا بێتە خوارێ زۆر کەس پێ تێکسی لە هەفتا و 16 نێتە خوارەوە ئەگەر لە هەفتاتە خوارەوە ڕۆژەکە بشکێنێ باشە بە تایبەتی کەسێک کە دەرمانی هەبێ و زیاترەوە لە کەسێکدا کە ڕوودا کە دەرمانی هەبێ بۆ بەرزبوونەوە ژمارێکی دیاریکراوم لەلا نییە بەڵام ئەگەر زۆر بەرز بەوە دیارە شەکرەکەی پێویستی بە چارەسەریا گۆڕانکاری لە دەرمانەکە یاگە دەرمانی پێویست دەست بە دەرمان بکات بەو شێوەیە. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان زۆر زۆر سپاس ماندوومان کردی سپاس. بەڵێ هیچ شتێکت مابوو دکتۆر؟ وڵای شت زۆر مابوو دوور درێژە بابەتەکە هاویرێکەوە ئای زۆر دێ بەڵام دیارەکاتەکەمان تەواو بوو هیوای تەندروستی بۆ بینەران دەخوازین و زۆر سپاسی ئێوە سنوورخان و جەماعەتی دەکەین دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان سپاس دکتۆرگیان زۆر سپاس بۆ دکتۆر سعید عوسمان کە بەڕێزیان سپۆڕی نەخۆشیەکانی دڵ و هەناوین سپاس بۆ تەواوی زانیاری و ڕێنمایەکانە سپاس بۆی کە لە پرۆگرامە تایبەتە و لە ڕۆژی هەینیدا لەگەڵ ئێمەدا ئامادە بووین زۆر سپاس.